هەڵبژاردن بۆ سزادان و لێسەندنەوەی متمانەیە لەو حەزب و نوێنەرانەی کە ساڵانێکە بەناوی گەلی کوردەوە تەنها لە خزمەتی بەرژەوەندی حەزبی و بنەماڵەییدا بوون و دوور لە ئەجێندای نیشتیمانی کاریان کردووە. سزادانی گەندەڵکاران، سزادانی چاوچنۆک و دز و ستەمکاران تەنها پەیوەستە بە بەشداری کارە و گەرم و گوڕ و چاوکراوەی هاونیشتیمانیان و چوونیان بۆ سەر سندوقەکانی دەنگدان. لەگەڵمان بن بۆ گەڕانەوەی شکۆی نیشتیمان، لەگەڵمان بن بۆ وەرگرتنەوەی خاکی فڕۆشراوی کوردستان، بۆ سەنەوەی قوتی خەڵکی کوردستان، بۆ سامانی تاڵانکراوی نیشتیمان لەگەڵمان بن، لەگەڵمان بن بۆ دادگەری و سەروەری یاسا و بنەبڕکردنی گەندەڵی، لەگەڵمان بن، لەگەڵتانین. کۆمەڵی ئیسلامی وەک هێزێکی دڵسۆز، وەک هێزێکی دەستپاک، وەک هێزێکی ڕەسەن هەمیشە لە بەرەی گەلدا بووە و بەگشت ستەم و تاوانکاری و گەندەڵی دەسەڵاتداراندا چووەتەوە. شەڕیاسا و سیاسەتی ڕاست و قوت و بژێوی و ژیانی خەڵکی کردووە، وەک پیاوی مەرد چاونەترسانە جەنگاوە. ئێستەش پێکەوە پەیمانی بەردەوامی نوێ دەکەینەوە. تۆی هاوڵاتی دەنگت هەیە، دەرفەتت هەیە، بژاردەت هەیە، مافت هەیە، هەڵبژاردنت هەیە. هەرگیز نابێ هەل و دەرفەت و دەنگ و مافی هەڵبژاردن پشتگوێ بخەیت. هیممەت بکەن بۆ سزادانی ئەوانەی 27 ساڵە سزای گەل دەدەن.